ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەمڕۆ بەرنامەی لێکدانەوە هەڵوێست لە جیاتی هاوڕێی هاوکارم تالب عەلیزادە من پێشکەشتان یەکەم. فەرموون لەگەڵمان بن بۆ بینینی. یەکەم بابەتمان دەست پێ یەکەین لەژێر سەردێڕی بێکاری لاوانی دەرچووی زانکۆ لە ئێران. بێکاری بەشێکی گیان نەکراوەی نیزامی سەرمایەداریە. هێزی کار لەم نیزامەدا کاڵایەکە کە وەک هەموو کاڵایکی دیکە هەرچی زیاتر کەوتبێتە بازاڕەوە نرخەکەی هەرزانتر دەبێت و ئەمە ڕاست ئەو شتەیەکە سەرمایەداران وەک کڕیارانی هێزی کار بە شوێنیەوەن. کەڵەکەکردنی سەرمایە بەرهەمی چۆسانەوەی هێزی کارە و هەرچی هێزی کار هەرزانتر بێت قازانجی سەرمایە زیاتر و کەڵەکە بوونیشی خێراتر و قەبەتر دەبێت. بۆ کۆماری ئیسلامیش وەک دژی خەڵکی ترین ڕژیمی سەرمایەداری لە جۆری خۆی بوونی لەشکری بەرینی بێکاران ئیمکانی هەرزانتربوونی هێزی کاری بۆ فراهەم دەکات. لەم ڕووەوە نەتەنیا بوونی بێکاری خۆی لە خۆیدا مەطلوبە، بەڵکو سەرمایەداران دەست لە دەستی دەوڵەتدا هەوڵ ئەدەن تا بە شێوەی جۆراوجۆر ڕۆژە بێکاری لە ئاستێکی دیاریکراودا ڕابگرن. ئەگەر نیگەرانی لە پەرەسەندنی خەسارە کۆمەڵایەتیەکانی سەرچاوەگرتوو لە گوشاری خەباتی کۆمەڵایەتی نەبووایە، سەرمایەداران و دەوڵەتەکانیان بەبێ سڵکردن و پرینگانەوە ئەم دیاردەیان لە خزمەت تەماح و زێدەخوازی خۆیاندا هەرچی زیاتر بەکاردێنا. بەڵام ئاشکرایەکە چینی کرێکار کۆیلەی بێئێرادەی قازانجپەرستیەوان نییە. تا ئێستا لە وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداریدا خەباتی چینی کرێکار گەلێک بربەستی خستوتە سەرڕێ ئەم قازانجپەرستیەوە. بۆ نمونە ئەم خەباتە سەرمایەداران و دەوڵەتەکانیانی ناچار کردووەکە بیمەی بێکاری بزەن بە کرێکارانی بێکار. یەکێک لە تایبەتمەندیەکانی بێکاری لە ئێران بوونی لەشکری بەرینی بێکارانی ئەو کەسانەیە کە خوێندنی دەبیرستان و زانکۆیان تەواو کردووە. لەوانی زیاتر لە بینی تەمەنەکانی 15 بۆ 30 ساڵیدا 1 لەسەر 3 جەمعیەت و ڕقەمێکی نزیک لە 25 بۆ 30 ملیۆن کەسی پێک دێنن. بەپێی ئەو ئامارانەی کە لەلایەن ڕژیمەوە بڵاوبوونەتەوە نزیکەی 15 ملیۆن کەس لە جەمعیەتی ئێران یان خوێندنی زانکۆیان تەواو کردووە یان لە حاڵی خوێندنیدان. ئەگەر تا دوێنێ بنەماڵەکان پێیان وابوو کە منداڵەکانیان دەرنێرنە زانکۆ تا لە جاهاتوودا دەستیان لە کار و پیشێکی گونجاو گیر بێت، لەمڕۆدا دەبینین نەتەنیا ئەم ئامانجەیان بەدی نەهاتووە، بەڵکو خوێندنی زانکۆش بۆتە گرفتێک بۆ دۆزینەوەی کارێک بۆ لاوەکانیان. ئەگەرچی زانی ئامار لەلایەن ئۆرگان و ناوەندەکانی ڕژیمی ئیسلامیەوە بەتایبەت لەوێدا کە دەگەڕێتەوە بۆ دانی وێنایەکی ڕوون لە گیرۆگرفتەکانی کۆمەلگا جێمتمانە نین، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاستی بەرینی ئەو کێشە و گرفتانێکە کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە ژیانی خۆیاندا لەژێر حاکمیەتی ئەم ڕژیمەدا لەگەڵی دەستەویەخن بەرپرسانی دەوڵەتی ناچار دەکات کە هەر جار ناجارێک گۆشەیەک لە ڕاستیەکان بۆ داپۆشینی سەرجەم ڕاستیە تاڵەکانی ژیان لە ئێران بخەنە ڕوو. دانی ئامار لە پەیوەند لەگەڵ گرفتی بێکاری لە نێولاواندا لەو بابەتەیە. کار و ئەمنیەتی پیشەیی یان بێمەی بێکاری کافی خواست و مافی بێ ئەملا ئۆلای هەموو کرێکارانی لەسەر کار و بێکار و لاوانی خوازیاری کارە. بەڵام ئەم مافە بە خەباتی یەکگرتووانە و ڕێکخرا و هەڵبەت تەنیا بە بەرپاکردنی بزوسنەوەیەک لە دژی بێکاری دەستەبەر دەبێت. بزوسنەوەی کە بارودۆخە عینیەکەی ئامادەیە. هێزی بلقۆڤەی ئەم بزوسنەوەیە نەتەنیا هێزی ملیۆنی کرێکارانی بێکار، بەڵکو بە ملیۆن کرێکاری لەسەرکار و بنەماڵەکانیشیان کە دێوەزمەی بێکاری ئەمنیەتی پیشەیی لێزەوتکردوون دەگرێتەوە. بزوسنەوەی کە بەهۆی درێژەی قەیرانی ئابووری بەرینتربوونەوەی بێکارسازیەکان و جاخوازی هاوبەشەکان دەکرێت بە خێرایی جەماوەری و بەهێز بێت. ئەم بزوسنەوەی دەتوانێت پەیلانی بێکاری کە لەلایەن سەرمایەداران و دەوڵەتەکانیانەوە بۆ دروستکردنی تەفرەقە لە ڕیزی کرێکاراندا بەکاردێت پوچەڵ بکاتەوە. بەڵام بەرەو پێشبردنی ئەم خەباتە و گەشەپێدانی تا ئاستی بزوسنەوەیکی جەماوەری پێویستی بە هاوپشتی هەڵسوڕاوان تۆڕ و مەحفەلە وشیارەکانی مەوجود لە بزوسنەوەی کرێکاری ئێراندا هەیە. لەشکری بەرینی بێکاران و ئاگاداربوون لە مەترسی ئەو خەسارە پڕئازارە کۆمەڵایەتیانەیە لە کەمینی بێکاران و بنەماڵەکانیاندان ظرفیەتی زۆر و بەرزی ناڕزایەتیەکان بەتایبەت لە نێو بەشی خوێندەواری بێکاراندا
کە گشت ئاوات و ئارەزوەکانیان بە فەوتاو دەبینن بەدیهێنەوە. شکلگرتنی وشیارانە و هەنگاو بە هەنگاوی ئەم ناڕزایەتیانە لە هەمان حاڵدا دەبێتە زەمینەساز و ڕێگە خۆشکەری بەرپابوونی ڕێکخراوە جەماوەریەکان و بەردەوامبوونی کاری کرێکاران. Çavemim bu, ev deste tel sersingamın serdilemim bu. Ne hatülku ezliku meçima ulo bu. Dikim nakim çare nabedil perişan bu. Etadı hotülbamın bul berçavemim bu. Ev deste tel sersingamın serdilemim bu. Ne hatülku ezliku meçima ulo bu. Dikim nakim çare nabedil perişan bu. Erdem bir amın hayalamın da çıkaduri tebim nav dilimelde. Gel o tünükari vereş nişkida nehatül güye yare vel kudereme. Erdem bir amın hayalamın da çıkaduri tebim nav dilimelde. Tünükari vereş nişkida nehatül güye yare vel kudereme. Çavli Mariam ne hadilem pirvestiya tene maye can esçi bejim çine bejim dil buye veran ev çaventeli bir aminli ben natemam le mi habin hevine ma çavli Mariam ne hadilem pirvestiya tene maye can esçi bejim çine bejim dil buye veran erdem bir amin hayalamın da çıkaduri tebim nav dilimelde. Gel o tünükari vereş nişkida nehatül güye yare vel kudereme. Erdem bir amin hayalamın da çıkaduri tebim nav dilimelde. Gel o tünükari vereş nişkida nehatül güye yare vel kudereme. دووهەم بابەتمان هەلەژێر سەردێڕی لە نمایشی شەلاقلێدان و ئیعدامدا بەشداری مەکەن. ڕژیمی کۆماری ئیسلامی هەروە بەردەوامە لە ئیعدامکردن و دەرکردنی حوکمی ئیعدام. ئەم شەپۆلە ئەگەرچی زۆرتری ئیعدامی حوکمدراوانی عادی دەگرێتەوە، بەڵام ناوبەناو لە ئیعدامی زیندانە سیاسیەکانیش دەست ناپارێزێ. ئەگەرچی ئاشکرایەکە ئامانجی ڕژیم لەم شەپۆلە لە ئیعدام چاوترسێنکردنی خەڵکە، بەڵام ئەمڕۆکە جەماوەری خەڵک باش لەو ڕاستیە گەیشتون کە ئەم کردەوانە نەک نیشانەی قودرەت و بەهێزبوونی، بەڵکو یەکێک لە نیشانەکانی داماوی و ترس و وەحشیەتیەتی لە گەشەکردن و پەرەسەندنی ناڕزایەتی و
نەفرەت و بێزاری خەڵک. ئەوەی کە لەم وتارەدا جێگەی سەرنجی ئێمەیە بابەتی ئاعدام و شەلاق لێدان بە بەرچاوی خەڵکەوەیە. ئەگەر ڕژیم جورئەتی ئەوەی بەخۆی دەدا کە مەیدان و ناوەندەکانی شارەکان بکاتە گۆڕەپانی ئەم شانۆگەریە جنایەتکارانەیە، پێویستە خەڵکیش وەکو کاردانەوەی لانیکەم لە چوون بۆ چاولێکردنی ئەم دیمۆنە قێزەوەنانە خۆ بەپارێزن و بەم جۆرە پیلانی کۆماری ئیسلامی بۆ چاندنی تۆڤی تەرسە و وەحشەت لەناو کۆمەڵگادا پوشەڵکەنەوە. دیارە ڕژیم ئەم جۆرە دیمەنانە بۆ لە سێدارەدان مەحکومانی عادی ڕێک دەخات. لە ڕواڵەتدا گۆیا بۆ ئەوەیە کە خەڵک بە چاوی خۆیان بەڕێوە چوونی سزای ئەو جۆرە تاوانانە بە چاوی خۆیان ببینن، بەڵام ئەوە ڕەواڵەتی قەزیەکەیە. ئاشکرایە کە خەڵک لە دەستدرێژی و کوشتن و تەجاوز بێزارن و چاوەڕێ ئەوە دەکەن کە دەستدرێژیکاران و قاتڵەکان دادگای بکرێن و سزا بدرێن. کۆماری ئیسلامی لەم هەست و لەم چاوەڕوانیە خەڵک کەڵکی تایبەتی خۆی وەردەگرێ و بەناو دادپەروەری لە ڕێگەی سواربوون بەسەر هەست و عاتفەی خەڵکدا هەوڵ ئەدات ئامانجی سەرەکی خۆی بەدی بێنێ کە ئەویش ترساندن و تۆقاندن و لە ئاکامدا بێدەنگکردنیانە. ڕژیم بەم جۆرە هەوڵ دەدات تا هەستی تۆڵەسەندنەوەی خەڵک هەڵخڕێنێ و کردداری دژەمەرۆی ئیعدام بە گشتی و ئیعدام بە بەرچاوی خەڵکەوە بە تایبەتی بەڕەوا پیشاندات. کۆماری ئیسلامی بەهۆی ئەوەی کە باش دەزانێت کە هەر شکل و شێوەیەک لە دەستدرێژی و هێرش و کوشتن خەڵک بێزار و تووڕە دەکات، هەر جارناجارێک کە هەلومەرجەکە بەلەبار بزانێت سواری شەپۆلی هەستی تۆڵەسەندنەوەیان بێت بۆ چاوترسێنکردنیان و ئاسایی نیشاندانی کردەوەی جنایەتکارانەی دەوڵەت و حکوومەت بە ساتی قەتڵ و جنایەتەکانی لە مەیدانی شارەکان بەرپا دەکات. خەڵکیش بەچوونە تەماشای ئەم شانۆگەریە دژەمڕۆیە ئەو ئیمکانە بۆ ڕژیم دەڕەخسێنن کە ئەمە بکاتە ڕەواڵەتێکی یاسایی ناو کۆمەلگا و بەردەوامی بدات بە فەزای ترس و وەحشەت ناو کۆمەلگادا. دیارە خەڵک نابێت لە مەراسمی کوشتنی ئینسانەکاندا بەشداری بکەن. خەڵک بە هەر ڕادەیەشکە لە کردداری قاتڵان و دەستدرێژیکاران بێزار و تووڕە بن، نابێ ببنە ئامرازێک بۆ بەرپاکردنی بەساتی پلان بۆ داڕێژراوی ڕژیم. شەلاق لێدان و گیاندانی ئینسانەکان هیچ چێژێکی بۆ تەماشاکردن نییە، دەبێت بەساتی ئەم کردارە تێکەوە بپێچرێت. هەم بەهارانم من، هەم بەرگ و بارم ئەی هەوار. هەم بەهارانم نە من، هەم بەرگ و بارم ئەی هەوار. ئاخ بوسانم بە تاڵانشی هەوارم ئەی هەوار. یەکەوی چوبی نێزانم بیڕیەک هەفتە وەرم، چوو ببینم چوو بچم چووخۆم بشارم ئەی هەوار. پووسەک هەفتی ڕەنجی بیوەر لەی سەرانەی پیریە، هەم ئەسیرە ناکەسم هەم دەردەجارم ئەی هەوار. یەکگەڵا ڕیژانە عومرە هەیرو هەیرو بووە خۆم، ڕووی تو بیبەر سینە سزیاجی چنارم ئەی هەوار. چار ناچارم یەسە هەر خۆم کۆتەڵکو خۆم بکەم، خۆم بە خۆم کردم وە کردەی خۆم دووچارم ئەی هەوار. هەرچەمانی کۆتەڵەی دووزەخ هەناسەم دووکەلە، هەرچەمانی کۆتەڵەی دووزەخ هەناسەم دووکەلە. ئاوەکەی لە تاوە دڵ ئاگر بوارم ئەی هەوار. با خەوانی کردنم جو ئاویاری درڕگە، زووخە زووخاوە نەسیبم هەرچە کارم
ای هوا شوننونم لی برهوته اجل گم کردیه شوننونم لی برهوته اجل گم کردیه و دست خوام مگر ریشم درارم ای هوا لی دیارت آگه پرتو هر که ساز خوی جنت مچه زانم مچه بیشم مچه بارم ای هوا امروز روز 6 مهر ماه سال 1399 هست و من هم همین امروز وارد آستان 90 سالگی شدم. این غزل کردی را اینجا به یادگار خواندیم و با درود و بدرود. دوابەتی بەرنامەی ئەمڕۆشمان کەمبوونی دەرمانە لەژێر سەردێڕی کەمبوونی دەرمان بۆ نەخۆشیە تایبەتەکان لە ئێران. بەپێی هاماری بنیادی کاروباری نەخۆشیە تایبەتیەکان لە ئێستادا نزیکەی 30,000 نەخۆشی دیالیزی، 25,000 پەیوەندی کولێکراو، 6,000 نەخۆشی هێمۆفیلی، 19,000 نەخۆشی تالاسیما، 45,000 نەخۆشی MS و ساڵانە 90,000 نەخۆشی سەرەتانی نوێ لە وڵاتدا هەیە. ئەم ژمارەیە تەنیا ئاماری ئەو نەخۆشیە تایبەتانەیە کە دەوڵەت شناسایی کردوون، لە حاڵێکدا کە چەندین بەرابەری ئەم ڕقەمە نەخۆشی تایبەت بوونیان هەیە کە لە هیچ جێگایەک تۆمار نەکراون و لەژێر هیچ چەشنە چەترێکی پشتیوانی دانین. ئەوە لە حاڵێکدایە کە زۆربەی ئەم نەخۆشانە هیچ سەرچاوێکی داهاتیان بۆ بەڕێچوون نییە. گرانی و کەمبوونی دەرمان لە ئێران بابەتێکی نوێ نییە. ئەوە تەنیا نەخۆشە تایبەتەکان نین کە لە بەرکەمی دەرمان بەرەو ڕووی مەترسی مەرگ دەبنەوە. زۆرێک لەو دەرمانانەیە کە نەخۆشە تایبەتەکان پێویستیان پێیانە کەمن یان هەردەست ناکەون و ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە نەخۆشەکان ناچار بە دانی هەزینێکی چەندین بەرابەر بن بۆ دەستەبەرکردنیان. لەلایەکی دیکەوە بە بەرهەم هاتنی نێوخۆیی بەشێک لەم دەرمانانە هاوردەکردنی جۆری خارجیەکەی کەم بووەتەوە و ئەوەش لە حاڵێکدایە کە زۆرێک لە پزیشکەکان جەخت دەکەنەوە کە نەخۆشەکانیان لە نمونەی خارجی دەرمانەکان کەڵگوەربگرن و لەلایەکی تریشەوە تەجروبەی کەڵگوەرگرتن لە نمونەی نێوخۆیی لە هەندێک حاڵەتدا سەلماندوویەتی کە نمونەی نێوخۆیی کەیفیەتی دەرمانی خارجی نییە و ناتوانێ وەڵام دەرەوەی پێداویستی نەخۆشەکان بێت. سازمانی بەهداشتی جیهانیش لە راپۆرتێکدا ئاماژەی بە بارودۆخی گەلێک نانەباری ئاستی سڵامەت و تەندروستی لە ئێران کردووە و بە پێی بەراوردی ئەم سازمانە پلەی سڵامەت لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی لە نێو 192 وڵاتی دنیادا 123ە. لە ئێراندا بۆ هەر 2500 کەس پزیشکێک هەیە. ئەم ڕقەمە لە وڵاتێکی وەک کوبادا بۆ هەر کەس 170 کەس پزیشکە. لە ئێران بۆ هەر 10,000 کەس 14 تەختی بیمارستانی هەیە لە حاڵێکدا کە مامناوەندە جیهانیەکەی 2 بەرابەر واتە 28 تەختە بۆ هەر 10,000 کەس و ئەم ڕقەمەش لە وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداریدا 64 تەختە. هەر ئێستا بەهۆی هەژاری و بەدخۆراکی بڵاوبوونەوەی هەموو جۆرە نەخۆشیەک ڕێژەی مەرگ و میری نابەوەخت ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر دەبێت. کەمبوودە پزیشکی و دەرمانیەکان زیادبوونی نرخی دەرمان خێرایی ئەم ڕاوتەی زیاتر و زیاتر کردووە.
هەزینەی فراوانی خزمەتگوزاری پزیشکی، گرانی دەرمانەکان لە پاڵگرانی سەرسوورهێنەری باقی پێداویستیەکانی تری ژیاندا، بەهداشت و سڵامەتی گشتی کۆمەڵگەی دابەزاندووەتە نزمترین ئاست و بەستێنی زیادبوونی تەلەفاتی ئینسانی و کەمبوونەوەی ماوەی تەمەنی لەبار کردووە. ئەم بارودۆخی بەهداشت و دەرمانە لە وڵاتێکدا کە لەسەر دەریایەک لە سەروەتی سروشتی ڕۆنیشتووە، بەڵام تیادا دەوڵەتێک لەسەر کارەکە هیچ بارودۆخێک ببەخشن هیچ بایەخێک بۆ گیانی هاوڵاتیانی ئەم وڵاتە دانانێ و هەموو سەروەت و سامانی ئەم وڵاتێ تەنیا لە خزمەتی مانەوەی خۆیدا دەوێت. ڕژیمێکی کە لە ڕێگای دەستگا نیزامی و ئەمنیەکانەوە هەموو سەروەت و سامانی کۆمەڵگای خستووەتە ژێر چنگی خۆیەوە و بەشێکی بەرین لە بەرهەمی ڕەنجوکاری کرێکاران و زەحمەتکێشانی وڵات دەخاتە گیرفانی کۆمەڵێک نیزامی سەرمایەداری جنایەتکار و سەرکوتگەرەکان و بەشەکەی تریشی خەرجی تەیارکردنی دەستگای داپلۆسێن و ناوەندی بڵاوکردنەوەی جەهل و خورافە و پرۆژە بێکەڵکی ئەتۆمی دەکات. وەها ڕژیمێک چه تەعهودێکی لە بەرامبەر بەهداشت و سڵامەتی خەڵکدا دەتوانێت هەبێت. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتنە کۆچایی بەرنامەی ئەمڕۆی لێکدانەوە هەڵوێستمان. زۆر سوپاس کە بینەرمان بوون. سەرنجتان بۆ بینینی درێژە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکێشم.
بە مەرگێ